پێناچێت و توێژەکانی ناو پەرلەمانی تورکیا کە تایبەتن بە گۆڕانکاری لە دەستوری وڵاتەکەدا بە سانایی تێپەڕن. شەڕەبۆکس و پاڵان دروست بووە لە نێوان پەرلەمانتاراندا لەسەر و گۆڕانکاریانەی دەسەڵاتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان بەرفراوان دەکەن. دەمێک ئەردۆغان بە دوای ئەم گۆڕانکاریانەوەیە، بەڵام ناڕەزاکان دەڵێن ئەگەر دەستور بەو شێوەیە بێ کە پارتی داد و گەشەپێدان کاری لەسەر دەکا لەگەڵ پرۆسەی دیموکراسی تورکیادا ناگونجێت. سەیری وتوێژەکان بکەن. لەم وڵاتەدا هەموو وتوێژەکان ئەم برایەتیان کردوتە ئامانج. ئەم دۆسیەیە هیچ پەیوەندێکی بە منەوە نییە، بەڵکو و چاکسازیکردن لە دەستوردا بەڕێوەیە و ئەمە دۆسیەکەیە، نەک من. سەرۆکی تورکیا داواش دەکات چی زووە کۆتایی بە وتوێژانەی ناو پەرلەمان بهێنرێن، بە تایبەتیش لەم کاتەدا کە نرخی لیرەی تورکیا دابەزیوە و ڕەجەب تەیب ئەردۆغان بە هەوڵێک بۆ ڕوخاندنی دەوڵەتی تورکیا ناودێری دەکات. ئەگەر ڕێز لە خواستی خەڵک دەگیرێت، ئەگەر بڕوات بە پرینسیپەکانی کەمال ئەتاتورک هەیە، ئەوە ڕێگە بدا ئەم وتوێژانە تەواو بن تا خەڵک بڕیاری خۆی بدات و هەموو پێی قایل بین. هەموو دەبینین هێرشەکان بۆ سەر تورکیا ڕەهەندی ئابووریشی گرتوتەوە. هەر بۆیە هیچ جیاوازێک نییە لە نێوان تێرۆریستێک چەک و بۆمبی پێبێت یان تێرۆریستێک دۆلار و یۆرۆ و نرخی سوودی لە دەستدا بێت. کورد لە تورکیادا کە ژمارەیەکی بەرچاوی نوێنەرانیان لە پەرلەمان و لە شارەوانیەکانیشدا دەستگیر کراون، ئێستا بە کاتێکی گونجاو نازانن بۆ دانوستاندن و گۆڕانکاری لە دەستوردا. هاوسەرۆکەکانی هەدەپە کە سێهەم گەورەترین لایەنی سیاسی تورکیان دەستگیر کراون. ئەندامانی پەرلەمان دەستگیر کراون و دەکرێن، بەڵام ئەوە تا وتوێژ لەسەر دەستور دەکرێت. هەزاران سیاسی و ڕووناکبیر لە زینداندان. هەر بۆیە وتوێژکردن لەسەر دەستور لەم سەر وەختەی باری ناسایی ڕاگەندراوە بە هەڵە دەزانین. کێشەکانی تورکیا هەر لە دۆسەی سیاسی و ئابووری و ئاسایشیدا نییە. لەوەتایی کودەتا سەرنەگرتوەکەی مانگی حوتی ساڵی 2016ەوە شەپۆلێکی سەرکوتکردن لە تورکیا دەستی پێ کردووە، لەوانە بە گشتداچوونەوەی میدیای ئازادە لە وڵاتەدا. دادپارێزێک داوای سەپاندنی سزای زیندانیکردنی هەتاییە دەکات بۆ ئەندام پەرلەمانێکی جەهەپە. ئەم تاوانانە ڕوبەڕووی من کراونەتەوە تەنها بەهۆی پەیوەندیشی تەلەفۆنیەوە لەگەڵ جاندۆندار. ئەمە بێگومان هەر زۆر ناڕەوایە. ڕۆژێک دێت ئەوانەی ئەم کارە دەکەن بخێنە بەردەم دادگا و منیش دەبم بە گەواهی دەر بەسەریانەوە. ڕۆژنامەوانان و چالاکوانانی سیڤیلیش ڕوبەڕووی ئەم شاڵاوی سەرکوتکردانە بوونەتەوە و بە کۆمەک و یارمەتیدانی ڕێکخراوە کوردیەکان گونابار دەکرێن و زۆر بەشیان بە یاساکانی دژە تێرۆر دادگایی دەکرێن. ئەم دادگاییکردنەی خۆم و هاوڕێکانیشم جێشانازیە، چونکە ئێمە هەڵوێستمان هەبوو بەرامبەر ڕێبازێکی پیرۆز و ئەوەش کە هەوڵەکانمان تووڕەیی زۆر دێنێتە ئاراوە، نیشانەیەکە شەڕەکانمان ڕاست و دروستن. تورکیا لە ڕیزبەندی 150یەکەمیندایە لە کۆی 180 وڵات بۆ ئازادی ڕۆژنامەوانی لە ساڵی 2016دا. بەداخەوە لەو کاتەشەوە ڕەوشەکە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە. دەتوانم بڵێم پلورالیزم لە تورکیا هەر مردووە. تەلەڤیزیۆنێکی سربەخۆ نییە، تەنها 2 یان 3 ڕۆژنامە هەن، هێندەی بتوانن شەڕ بۆ مانەوەی خۆیان دەکەن. ئەگەر ئەم دەستورە نوێی تورکیا لە ڕفراندۆمدا پەسەند کرا، ئەوە سەرۆکی تورکیا دەتوانێت دادوەرانی دادگای باڵا و دادپارێزانی گشتی دیار بکات. بەڵام پرسیارەکە لە شەقامی تورکیادا ئەوەیە ئایا بۆ لەو دووە دەسەڵاتی دادوەری دەتوانێت بێلایەن بێت و ماف و ئازادیە سیڤیلی و سیاسەکانی خەڵک بپارێزێت